بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێت. ئەمڕۆ لە نووسینگەی شاری هەولێری دەستگای خێرخوازی بەخشین بڕی 20 ملیۆن دینار دابەش دەکرێت بەسەر 100 داگیەتیم کەوا پێشتر ناویان تۆمار کرابوو. هیچ بڕەموچە و پارەیەکیان نییە لە دەستگای خێرخوازی بەخشین، بۆیە لە مانجی ڕەمەزان لە ڕێگای خێرخوازانەوە ئەو 20 ملیۆن دینارە دابین کرا بۆ ئەوەی کەوا بار و گوزاران و ژیانی ڕۆژانەیان و سفرەیەکی گەرمیان هەبێتن لەو مانگەدا لە نووسینگەی هەولێر دابەش دەکرێت بەسەر 100 خانەوادەی یەتیم و بێباوک. فەرمونون لەو بەرنامەیە لەگەڵمان بوو. زۆر مەمنونین تەلەفۆنتانەمە کردیە هاوکاریمان دەکەن بە ئەرزاقی بی بە زەکاتی بی ماڵتان ئاوەدان بی ئەمن دوو مانگە کرێخانیم نەدایە زۆر باشە فەقیرین منەتمان زۆر بەکمی هەیە لۆمە زۆرە 200,000 لۆمە زۆرە والله تەمەنیان درێژ بی خوا خێریان بنووسی هیچ ئەمەیان لەبیر نەکردیە داکێتیمەکان و کرێچەکانیان لەبیر نەکردیە ماڵیان ئاوەدان بی سوودی زۆرە لەبەر ئەوەی ئەوانەی بێنەوان معاشیان نییە هەژارن فەقیرن سوودی زۆرە ئەو بڕەپارەیە بۆ ئەو هەتیوان بەڕاستی خێرێکی زۆر گەورەشە دەیکەن بۆ بێنەوا و بێ کەسانە و بێ پشتیوان یعنی ئیلا خوا پشتیوانیانە لەگەر عەبد ئیشەڵا خێرێکی باش دەبێ بۆ ئەو کەسێک کە یارمەتی ئەمانەدا چۆن پێویستی پێنیە ئەوە بەشکم ئەو ماڵە هەموو بەڕۆژین ئەی ئێواران سفرەیەکە خواردنێکیان دەوێت پێداویستێکیان دەوێت جلچێکیان دەوێت یعنی خواردنێکیان دەوێت ئەی چۆن پێویستی نابێت دەست خۆشیان لێ دەکەم کە هەستاون بەم کارە خێر و چاکەیە یعنی لەگەڵ هاتی و فەقیر و بێنەوە. وڵای یا ڕەبی خوا خێریان بنووسێ ماڵیان ئاوا بێ 100 کەڕەت خوا دەزای خێریان بداتەوە لەم کاتێ زۆر زەرور بوو ئەو 200,000 یعنی بۆ ئێمە زۆر زەرور بوو. ڕەبی خوا خێریان بنووسێ ئیشەڵڵا هەموو ساڵی هەر ئاوا بێ خوا خێر ئەو کەسەش بنووسێ کەوا ئەم یارمەتی ناردووە یا ڕەبی ئەوانی دەوڵەمەندن هاوڕێ لەم فەقیران و هەتیوانە بدەنەوە خوا دەزای خێریان بنووسێ. خوای گەورە نمونەتان زیاد کە خوا پاداشت بداتەوە یا ڕەبی خوایە قەلب و ساغ بیتن خوا ئەو خێرخوازەش بنووسیتنە کە ئەو پرۆژەی دانا ئەو یارمەتەل و ئەو ملەتەل و ئەو فەقیر و فەقاراتەل و ئەو هێتیمانەی دانایە والله ئیشاءالله دەورەمەند نمونەیان زیاد بی قەلبیان ساغ بی هاوکارین گۆژ بکەن هاوکاری فەقیران بکەن زۆر ئەوەی ملەتی خۆیان بکەن یارمەتی فەقیران بدەن فەقیر چاویان لە دەستی ئەوەی بێ. والله زۆر سوپاسیان دەکەین گەلێک مەمنون خوا خێریان بنووسیتن هاوکاریەکی ئێمەیان کرد لە دەستیان بە زیاد بی ئینشاءالله خوا بە خێری دەگەینیتن دەستی ئێوەش خۆش بیتن و زۆر مەمنون. وڵا داوا لە خێرخوازان دەکەم کە هەر وەکو ئەو خێرخوازە یارمەتی هەژاران و لێقەوماوان و یەتیمان بکەن. دەستخۆشیان لێ دەکەم خوا خێریان بنووسی خوا پاداشتیان بداتەوە لە بەوەی کە هاوکاری ماکەن زۆر مەمنونین
هیوادارم لەوانێک کە زەنجینەکان یارمەتیوانە بدەن لە بەوانە لەبەرەوەی ئەوانە زۆر یارمەتی مەدەدەن خوا خێریان بنووسی دەستخۆشیان لێ دەکەم. بەخشین بەنای خۆی گەورە میهرەبان دیارە دەستگای خێرخوازی بەخشین کۆمەڵی پرۆژەی ئامادە کردووە بۆی لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا خزمەتێکی باش بە خەڵکی هەژار و نەدار و نەخۆش و خاوەن پێداویست تایبەت بکە. دیارە یەکی لە پرۆژەکان هاوکاریکردنی بێباوکانە ئەو بێباوکانێک کە موچیان لە دەستگای خێرخوازی بەخشینەکە دەستگای خێرخوازی بەخشین لەم مانگەی مانجی چواردە کە لە کۆتایی مانگدا توانی 557 مناڵی بێباوک موچە پێبدا بەبێ دواکەوتن، بەڵام ئێمە بە سەدان فۆرمی ترمان هەیە کە نەمانتوانیا کەفالەتیان بۆ بکەین لەلای خێرخوازانەوە، بەڵام ئێمە لە پرۆژەیەک وەکو ئەمڕۆدا 100 لەو کەسانێک کە موچیان لە ئێمە بتوانین بڕی 20 میلیۆن دینارمان بۆ ئامادەکردن لای خێرخوازەوە بۆ هەر مناڵێکی بێباوک 200,000 دینار پێ بدەین. دیارە ئێمە پرۆژەکان دابش بووە بەسەر تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان تەنها لە شاری هەولێر ئەو پرۆژان ئێمە دەستەمان داوەتێ کە پێکاتوە لە دابشکردنی 1000 کارتۆنی خۆراک و هەروەها دابشکردنی کورسی شان بەسەر کەمەندامان و هەروەها هاوکاریکردنی خاوەن پێداویست تایبەت و هەروەها نەخۆشان و بێباوکان. دیارە لە پرۆژەکان ئەمڕۆ ئەنجام درا لە هەولێر. سوپاس بەخوای گەورە من لێرە سوپاسی و خێرخوازە دەکەین کە هاوکاری کردین بۆ ئەوەی 100 ماڵی بێباوک کە موچەی نییە بتوانین ئاوادانی بکەینەوە بتوانین بڕی هەر یەکەی 200,000 دیناری پێ بدەین. بەڵێ بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین ئەوەی بینیتان لەو هۆڵەیە 100 داگیەتیم بڕی 200,000 پێدرا کەوا لە ڕێگای خێرخوازێکەوە دابین کرابوو لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشینەوە بۆ ئەوەی کەوا مانجی ڕەمەزانیان لە سفرەیەکی گەرم دابێت و دڵی منداڵەکانیان خۆش بکەن. بۆیە ئەمڕۆ نووسینگەی دەستگای خێرخوازی بەخشین لە هەولێر بڕی 20 میلیۆن دیناری دابش کرد بەسەر 100 لە داگیەتیمەکان کە هیچ موچەیەکیان لە دەستگای خێرخوازی بەخشینەوە نەبووە. بۆیە لێرەوە دەڵێن دەوڵەمەندان و خۆپێداوان ڕۆژی هیمەتە، ڕۆژی جوامێریە، ئێوەش هاوکاری هەژار و کەم دەرامەت و فەقیر و بێباوکان بکەن بۆ ئەوەی کەوا دڵیان خۆش بێتن و هەروەها لە سفرەیەکی گەرمی مانجی ڕەمەزانی پیرۆزدا بن. ببەخشن تاوەکو بەخشین بەردەوام بێت.